ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا ڕازی ئۆستۆرگ و ڕێزان ساریجا و مەزلومدین و فایق ئۆزگۆر ئۆرۆل بۆ بینینی ڕێبەرۆجەلان داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. پارێزەران بۆ هەمان مەبەست داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی کۆماری بورسا بۆ بینینی مۆکیلەکانی دیکەیان هەرێکە لە عومەر خێری کۆنار و حەمڵی یڵدێرم و وەیسی ئاکتاشیش کرد. فەرماندەی ناوەندی هێزەکانی پاراستنی گەل نەپەگە بابۆنەی هەفتەی قارەمانێتی بەیاننامێکی بڵاو کردە و ڕێگەیان قارەمانەکانی گەل بە ئازایەتی و ئێرادەیەکی گەورەوە خەباتیان کرد و ڕۆڵێکی مێژوویان لا دۆزی ئازادی گەلەکەیاندا هەبووە و قارەمانانی گەل بابوێری بڕیارداری گەورەی تێکۆشانیان خەبات و ڕێنیشاندەریان دۆزی ئازادی گەلەکەیان هەڵدەگرن و باڕۆڵی مێژووی خۆیان هەڵدەستن. نەپەگە سەرنج بۆ ئاهەنگی نەورۆزی 2025 ڕاکێشا و ڕێگەیان ڕێبەرۆجەلان لە ڕۆژێکی نەورۆزدا خەباتی ئازادی دەست پێ کرد. ئەم پرۆسەیە نیو سەدەیە لەگەڵ پەکەکەدا یەکانگیر بوو بوێرترین و فیداکارترین میلیتانی ئافراندووە. نەپەگا هەروە سڵاوی لە خەباتی ڕێبەرۆجەلان لا ئیمراڵی و گەل و گەلیلەکانی ئازادی کرد و ڕایگەان لا کەسێتی قارەمانانی نەتەوەی گەل هاوڕێیان مەزلوم و عەگیددا با دڵسۆزی و گەورەترین شکۆوە شەهیدانمان یاد دەکەینەوە و هەروەها ڕاشیگان خەباتی گەلیلامان کە بە یەکەم فیشاک لایەن فەرماندەی نەمرمان هەڤاڵ عەگیدەوە دەستی پێکرد ئەمڕۆ گۆڕاوە بۆ سوپای فیدایەکانی ئاپۆ. دکتۆرێنی شەڕی سەرکەوتو تەکنیکی سەردەمی و بەکارهێنانی تەکنیکی مۆدرن فۆرماسیۆن لا جێبەجێکردنی ئەمانەدا پێرفۆرمانسی لێزانانە و ئافرێنانەی گەلیلاکانی ئازادی کوردستانی پێشخستووە. هاوکات نەپەگەڕای گەیاندووە گەلیلاکانی ئازادی کوردستان بە هەموو شێوەیەک خۆیان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان تەرخان کردو و وەک ئەوەی لە ئێستادا هەیە لە ئێستاش بەدواوە ئەرکی پاراستنی گەلەکەمان و پاراستنی ڕاوە با شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێ دەکەن. لە کۆتاییدا نەپەگەڕای دەگەێنێت پێیوەست بەمەوە دووبارە هەفتەی قارەمانێتی لە هاوڕێیان و گەلی وڵات پارێزمان پیرۆز دەکەین و هیوای سەرکەوتن بۆ تێکۆشانیان دەخوازین کە لە هەموو گۆڕەپانەکاندا بەڕێوەی دەبن. لە بروکسلی پایتەختی بێلژیکا بڕیاری دادگای گەلانی ڕۆژاوا کە لە 5 و 6 مانگی شوبات لە زانکۆی ئازادی بروکسل ئەنجامدرا بۆ ڕایگشتی پەرلەمانی ئەوروپا بڵاو کرایەوە. بەشی بەڵگا لە بڕیارە هەشتا لاپەڕەیەکەیدا نەخشەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هێرشکردنە سەر هەرێمە مەدەنیەکان و هێرشکردنە سەر خەڵکی مەدەنی و ئەشکەنجەدان و ڕەفاندن و ڕەشبگێری و ئاواراکردنی زۆرەملی و هێرشی کەلتوری و مێژووی لەخۆگرت بوو. هەروەها بڕیارەکە تاوانەکانی هێرشکاری، تاوانی جەنگ، تاوانی دژ بە مرۆڤایەتی و پێشلکردنی مافی مرۆڤ و شیکاری یاسایی پەیوەست بە بەرپرسیارەتی لەخۆگرت بوو. بڕیارەکەی دادگا سەر کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و وەزیری بەرگری ئەو کات و ڕاوێژکاری ئەو کاتی میت و هەروەها وەزیری فەرماندەی گشتی ئەو کات و فەرماندەی هێزی ئاسمانی ئەو کاتی تاوانبار کردووە. شاندەکە بڕیاری داوە کە ئەو دەستێوەردانانەی تورکیا لە هەرێمی ڕۆژاوا لە باکووری سووریا ئەنجامیان داوە تاوانی هێرش و دەستڕێژیە و دووپاتیشی کردوێتەوە. تورکیا و گروپە چەکدارەکانی بەپێی مادەی 8 پەیڕەوی ناوخۆی ڕۆما تاوانی جەنگیان ئەنجام داوە. کە تاوانەکان بریتین لا بردومانکردنی نەخۆشخانەکان و قوتابخانەکان، ژێرخانی ئاو و ئامانجە مەدەنیەکانی تر، هەروە بەکارهێنانی چەکی کیمیایی و ئەشکەنجە و ڕەفتاری خراپ. شاندەکە هەروەها ڕایگەیاندووە کە تورکیا گۆڕانی دیموگرافی لە ڕۆژاوا ئەنجام دەدات و بە شێوەیەکی سیستەماتیک مافی مرۆڤ پێشل دەکات و ئاماژە بۆش دەکات لێپرسینەوە لە تورکیا نەکراوە بەرامبەر بە تاوانەکانی دژی یاسا نێونەتەوەیەکان کە ئەنجامی داوە و کۆمەڵگەی نێونەتەوەی وەک پێویست کاردانەوەیان بەرامبەر ئەو تاوانانە نیشان نەداوە.
هەروەها شاندی دادگای گەلی ڕۆژاوە پێشنیار دەکات فشارە نێونەتەوەیەکان زیاتر بکرێت بۆ ئەوەی تورکیا کۆتایی بە داگیرکاریەکانی لە ڕۆژاوە بهێنێت و لە هەرێمەکە بکشێتەوە. دەشڵێن دەبێت سزای ئابووری و سیاسیەکان دژبا تورکیا زیاد بکرێن و پێویستە نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا کۆمسیۆنێکی تایبەت دامەمەزرێنن تاوەکو بە شێوەیەکی سربەخۆ لێکۆڵینەوە و راپۆرت لەسەر پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژاوە بکەن و لە ئەنجامیشدا دادگا ڕای دەگەیەنێت بانگەوازیەکە بۆ سەروەری یاسای نێونەتەوەیی و چالاکیەکانی تورکیا هەڕەشەیە لەسەر ئاشتی و ئاسایشی نێونەتەوەیی و دەبێت دەست بەجێ هەنگاو بنرێت بۆ جێبەجێکردنی یاسا نێونەتەوەییەکان. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی دەستەی پەیوەندیەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر ڕاگەیان بەشداری کورد لە حکوومەتی دیمەشق بەسراوە بە دەستورەوە و ڕاگەیاندراوە دەستوریەکەش تەنیا یەک لایەن ئامادەی کردووە. هەروە ئیلهام ئەحمەد دەشڵێت نیازپاکیان لا دۆسیەی نەوت بەرامبەر حکوومەتی دیمەشق نیشانداوە و نەوتیان کردووە تا کەرەستەی دروستکردنی متمانە. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی دەستەی پەیوەندیەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر ڕاگەیاند دەستورێکی سووریا تەنیا لە لایەن یەک لایەنەوە بۆ یەک لایەن نووسراوە و پێکهاتەکان لە ئامادەکردنیدا بەشدار نەبوون و وتی بەڕێوەبەرایەتی خۆسەر بۆ چوونی وایە تاوەکو دەستور با شێوەیەک نەبێت مافی هەمووان دەستەبەر بکات ئەوە بەشداری لە حکوومەتی دیمەشق ناکات. هەروەها ئیلهام ئەحمەد لەبارەی ڕێککەوتن لە بواری بەڕێوەبردننی کێڵگەنەوتیەکان لەگەڵ دەسەڵاتی دیمەشقیش ڕایگەیان بەڕێوەبەرایەتی خۆسەر لەو بارەیەوە نیازپاکی نیشانداوە و ئەمەش بۆ دروستکردنی متمانە و ڕێککەوتنە لە بوارێکی فراوانتردا و وتیشی ڕێککەوتن لا بواری نەوت با مەبەستی ئاسانکاری و هاندانە بۆ ڕێککەوتن لەبارەی پرۆسەی سیاسی و دابینکردنی مافی پێکهاتەکان. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان لە ڕۆژی دووەمی کۆنفرانسی نێونەتەوەی یەکێتی ئەوروپا ڕۆژهەڵاتی ناوین تورکیا و کورد قسەی کرد و ڕایگەیاند چارەسەری پرسی کورد پێویستیەکی ئیجباریە نەک بژاردا. لە دووەم ڕۆژی کۆنفرانسی بروکسل با ناونیشانی سەردەمی نوێ لە تورکیا کۆسپ و دەرفەتەکانی پێش چارەسەری دانیشتنێک ئەنجامدرا و هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی دموکراسی گەلان تونجەر باقرخان ئاماژەی بەوە کرد کاتێک چوونی پرۆسەی پێشوو شەڕێکی سەختی لە تورکیا هێنایە ئاراوە و لە هەموو ڕۆکانەوە تورکیای دووچاری قەیران کرد. باقرخان ئاماژەی بەوەش کرد ئیدی بابەتی پرسی کورد بۆ با بابەتێکی نێونەتەوەیی و دەستنیشانی کرد پرسەکە لە کۆمەڵگەی تورکیادا ڕەنگی داوەتەوە و دیموکراتیزەبوونی تورکیا سربەخۆی ئابووری تورکیا هەموو پەیوەستن با چارەسەری پرسی کوردەوە. لە لایەکی تریشەوە مەزلوم دینچی پارێزە لە نووسینگە یاسایی سەدا دەربارەی مافی وا و ئەگەرەکانی سەردەمی ئاشتی هەڵسەنگاندنی یاسایانەی کردو باسی لەوە کرد ڕێبەرۆجەلان لە بانگەوازەکەیدا ئاماژەی بۆ کردووە بە هۆکاری سیاسەتی قورسی نەکۆڵیکردن و نەبوونی ئازادی ڕادەربڕین تێکۆشانی چەکداری دەستی پێ کردووە و دەستنیشانیشی کرد ڕێبەرۆجەلان لە ساڵی 1993 تا ئێستا بە دوای ئاشتی و چارەسەریدا دەگەڕێت بۆ کۆی پرسەکان و هەوڵدەدا تورکیا بگوازێتەوە بۆ سەرزەمینەی دیموکراسی و ئاشتیانە. هەروەها لە کۆتاییدا دینج ئاماژەی بۆ کرد ئەم پرۆسەیەی کە با پێشەنگایەتی ڕێبەرۆجەلان دەستی پێ کردووە کۆتا دەرفەتە بۆ تورکیا و پێویستە هەمووان بە ئەرکی خۆیان هەستن. لە چالاکیەکاندا کە بۆ شەرمەزارکردنی دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵو سەرۆک شارەوانی ئەستەمبۆل ئەنجام دراون ئۆپەراسیۆنەکانی پۆلیس بەردەوامە و تا ئێستا 1879 کەس دەست بەسەر کراون. وەزیری ناوخۆی تورکیا عەلی یەریلکایە ڕایگەیاند لە چالاکیەکانی شەرمەزارکردنی دەستگیرکردنی سەرۆک شارەوانی ئەستەمبۆل تا ئێستا 1879 کەس دەست بەسەر کراون. ئەمڕۆ 79 ڕۆژە گەل لە بەندایی تەشین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە ئشکگیریدان. بە پێی ئامارەکانی دەستەی تەندروستی داری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 78 ڕۆژی ڕابردوو بەهۆی هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیەوە 25 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 هاوڵاتیش بریندار بوون.
پەدایان دانیشتوانی هەریەکە لە ناوچەکانی دێرێک چاقلا و گرکێ لەگێ لە کانتۆنی جەزیرە لە شوێنە گشتیەکان کۆبوونەوە با مەبەستی بەشداریکردن لە چالەکی ئشکگیری و بەروبەنداوی تەشرین بەڕێکەوتن. دانیشتوانی هەرسێ ناوچەکە ئەرکی ئشکگیری پاراستنی بەنداوەکان لە دانیشتوانی حەسەکە شەدادی دەربێسی زرگان و تەلتەمر بە نۆرە وەرگرتووە. جێ ئاماژەی لە هەشتی کانونی دووەمی ئەم ساڵەوە خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە مەبەستی پاراستنی بەنداوەکە و نیشاندانی دژایەتی خۆیان لا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی چالاکگیری شکگیری ئەنجام دەدەن. لە چەمچەماڵ پێنجەمین فستیڤاڵی فیلمی جێنۆساید ڕاگەیاندرا کە لە چوارچەوەی هەفتەی یادی کارەساتی ئەنفالدایە بە هاوبەشی قایمەقایمەتی چەمچەماڵ و مۆنومنتی چەمچەماڵ و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت. یایدا لە ڕۆژانی 15 و 16 نیسان لە مۆنومنتی ئەنفال و هۆڵی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت. 22 یادی 37مین تاوانی جینۆسایدی ئەنفال کە دەکرێتەوە دەست پێ دەکات ئەمڕۆ لە مۆنومنتی چەمچەماڵ پرۆژەیەکی تر یەکێک لە جوانیەکانی چەمچەماڵ ڕادەگەیەنی کە دەستکەوتێکی هونەرمەندان و هونەردۆستانە بە هاوکاری ئەو بەڕێزانەی کە لێرن بە ناوی پێنجەهەمین فستیڤاڵی فیلمی جینۆساید کە لە ساڵی 2017 بە هەوڵ و هیمەتی هەموو لاگ ئێمە دیدارمان دەست پێ کرد، بەڵام لەسەر دەستی کۆمەڵی خەڵکی دڵسۆز و خەمخۆر بۆ کەیسی ئەنفال توانیمان بۆ کەیسی تاوانی جینۆساید توانیمان بیکەینە پێنجەمین فستیڤاڵی فیلمی جینۆساید. ئەمان شمان لەم کۆڕۆنگرە ڕۆژنامە نووسیە ئەوەیە کە داوا لەو دەرهێنەر و سینەماکارانە بکەین کە ئەوانەی فیلمی تایبەت بە جینۆسایدیان هەیە بۆمان بێنن بەو مەرج و ناونیشانەی کە برای بەڕێزم ماوەسا هەڵوێست دواتر مەرج و ناونیشانەکە ئەرێ ئێمە بۆ یامای ڕاگەاندنی یەکێک لە چالاکیەکانی تایبەت بە یادی 37 ساڵەی ئەنفالە و لە ڕۆژانی دواترە کار و چالاکیەکانی سەرجەم لە ڕێخستنی کار و چالاکیەکان و ئەو کارانی کە ئەکرێەوە چەند پانێڵ و فیلم و چی تریتیا ئەکرێ هەمووی ڕاگەین. ئاژانسی هەواڵی سووریا سانا بڵاوی کردەوە بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل چەند هێرشێکی ئاسمانیان بۆ سەر دەوروبەری بەندەری سپی و شاری لازقیە ئەنجام داوە. دەشڵێن ئیسرائیل بە 6 هێرشی ئاسمانی پێکەکانی سوپای سووریایان لە لازقیە لە کەناراوەکانی سووریا بردومان کردووە و هەروەها هێرشێکیان بۆ سەر دەوروبەری بەندەری سپی و بارەگای لیوای 110 دەریایی لە ناوچەی ڕاست شەمرە هەبووە. ئەوەش خراوەتە ڕوو تا ئێستا ژمارەی زیانەی گیانی و مادیەکان نادیارە. گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەرشاد بن. دەنگی شێنگالی دەنگی شێنگالی سلاف جوارە گۆدارین ڕادوە دەنگێگەل ژێ بەرنامە دەنگی شێنگالیم جارەکە دبوارانە هێڤیامە ئەوە مژارین گۆم سەر نیقاش بگین جێ دڵخۆشیە هەر گۆدارێکی بێ بەلێ گۆدارە هێژە بویەرێن vê dawiyê ku li Şingalê qewimîn taybet êrîşa artêşa Iraqê ser şervanên Yezîdî şervanên Yebeşê û peyama rêberê gelê bindest rêber Abdallah Öcalan got piştî peyamê ev pîlan ji aliyê dewleta Iraqê ve ser civaka Êzîdî pêk hat derbarê vê mijarî de mêvaneka me heye. Mêvana me jî berdevka Yeketiya Ciwanên Êzîdxanê Sara Botan em ê ser vî mijarî bi taybet nîqaş bikin. Belê em gelek spasiya te dikin hekete wextê xwe dama em karibin ser bûyerên vê dawiyê vê heftiya dawî heket Şingal qewimîn. سپاس خۆش. Belê serî de em behsa peyama rêber Abdallah Öcalan bikin. Heger peyamek ji civaka Êzîdî reşan ew peyam çi bû û çima taybet dema ev peyam geştî civaka Êzîdî ev êrîşi ser şervanên Êzîdî pêk hat. Li serî de em jî spasiyawa dikin ku ev derfedama ku karibin pêvajoya heyî rewşa ku niha li Şingal de tê jiyan kirin û bi taybet jî banga rêberapo ya dîrokî ji bo tevahiya rojhilata navîn û taybet jî
پیاما کو جبوی شنگاله جبوی گل ازدی جبوی جواکا ازدی داین ام بین سر زمان لسری دام و نوروزه لربر آب و لتواهیا گلن کو نوروز جخواره دکن سمبول آزادی و برخودانیه لوان پیروز دکن یعنی بانک ربر آب یا دیروگی جخواه هر کسی او بانک جخواره کریا میناک جخواره کریا اساس و کریا خطک شوپکا کو دیده دوی بانک ده تکوشین و برخودانی خواه بدنا مشاندن بانگا ریبر آپو یا دیروکی یا کو جبوی آشتی و جواکا دموکراتیک هاتیه کرن وکا جواکا ازدی جبلی پیام ریبر آپو یا کو جمعه هاتیه شاندن ما او بانگا ریبر آپو جخورا کرا خطکی برخودانی خطکی تکوشین کو هم کاربن لشنگال داشی و بانگا ریبر آپو پیک بینن یعنی جخوا بشتی کو او بانگا ریبر آپو یا کو جواکا دموکراتیک پیکوانه هاتیه کرن پیام ریبر آپو جبوی جواکا ازدیجی هابو او پیام ریبر آپو جی جبونا ما وکا جنن ازدی بتایبد وکا جوانن ازدی بتایبد ما جخورا هیز گرد مورال گرد تایبد دمکی وساده کو تواهی جهان ده ایریش هنه نتنه کردستان ده نتنه روشلاتان آبین ده الهر جهیده ایریش هنه اما پیام ریبر آپو بانگا ریبر آپو بتایبد جی پیام کش مرا شاندین الدمکی وساده کو جواکا ازدیجی دبن قرکرنه که ده لبن فرمانه که ده راستا کو ام بجن بلکی ایریشه که وسام بجن چک داری نه هاتیه کرن